لە بەرامبەر ئەوەدا تەنها ئەوە بۆ هاوڵاتیانی ئەم پایتەختە ماوەتەوە کە ئاگدار بکرێنەوە بڵێ ئەم شەو ماڵەکانتان چۆڵ بکەن بۆی لافاونەتان بە بەداخەوە ئەمانە جێگای نیگەرانی ئێمن و جێگایەک کە ئەبێ هەم پەرلەمانی کوردستان هەم حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر بکە بۆی بە جۆرێک لە جۆرەکان سوڵتە و هەژمونی حکومڕانی بگەڕێتەوە سەر ڕێچکەکەی خۆی ئێمە بە تەنها نەڵین هەولێر لە شێجەکەی تری شەیەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەرزە داگیر کراوە یان بە جۆرێک لە جۆرەکان بۆ بەرهێنێک درراوە بەداخەوە کاڵێن وە بەرهێن هەموو ئەو بەرهێنانە کە هەن یان کاراکتەرەکانی ناو حکوومەت پشتیوانیان و شەریکیانن یان بە جۆرێک لە جۆرەکان حزبە سیاسەکان پشتیوانیان و خاوەنداریەتیانەکەن بەڵێ لە هەولێر ئەوەی کە ئەو لافاوەی کە دروست بووە بەشێکی پەیوەندی بە پرۆژەکانی وەبەرهێنانە و من ئەمە یەک شتێکی تر لێرەوە بڵێم بەرزکردنەوەی تاوەر و ئەو شقە و ئیمارانەی کە ئەیبینی نیشانەی پێشکەوتن و شارستانێت نییە لە کاتێکا کە ژێرزەمین و ژێرزەمینی ئەو شقۆ ئیمارانە هەمووی قەتعکرابی ئاوەڕۆی نەبێ بڕوە بەداخەوە زۆر لە ماوەکانی پێشویش لەسەرەوە کرا کە ئەوترا هەولێر وەکو دوبەی لێ هاتووە بەڵام بەداخەوە کە بینی بەرگەی یەک بارانی زۆر کەمی نەگرێت ئەو هەموو خەڵکە بۆ قوربانی بڵێ هەڵبەتە من ئێستا وەکو سەرۆکی لیژنە نیم لێرە کە قسەکەم وەکو ئەندام پەرلەمانێک بەڵام بە دڵنیایی هەر کەسێک هەر لایەنێک پرۆژەیەکی بە گەندەڵی یان بە جۆرێک جۆرەکان خۆڕک کرد بێ ئێمە دێین لێرە لە پەرلەمانکاری لەسەرەکەین و بۆ حکوومەتی نێرین دواتر بۆ هەموو بۆ خەڵکی هەرێمی کوردستان و ڕۆژنامەنووسانی بەیانەکەین ئەوەی کە ئێستا ڕێڕەوی ئاوەکان گۆڕاوە شتێکی ڕوونە ڕەنگە ئێوە پێش هەموو کەسێک بە حکمەوەی ئەلامین ئەو بابەتتان بینی بێ بەڵێ بەداخەوە ئەوە لە هەولێر زۆر بەدیەکرێت